یەکێک لە پڕبینەرترین پرۆگرامە تەلەڤیزیۆنەکان کە ساڵانێکی زۆر بەردەوامی هەبوو بەرنامە بوو کە ساڵانێکی زۆر لە هەردوو کەناڵی خاک تیڤی و هەروەها کورتساتەوە پەخشەکراوە یەکێک بوو لە بەرنامە پڕبینەرەکان کە بینەرێکی بێشوماری بۆ خۆی ڕاکێشا بوو. لە ئێستادا و لە هەوڵێکی تری کەناڵی کورتسادا توانرا ستافی بەرنامە جارێکی تر کۆ بکرێتەوە، توانرا ئەڵلقەیەکی تری بەرنامە با بڵێن تۆمار بکرێت و جارێکی تر توانرا کە بینەر لە دەوری شاشە ڕەنگینەکەی کورتسات کۆ بکاتەوە. ئافەرم عەولەمە باشە کێ لە ئێوە ئەزانێ عەولەمە لەسەر وەزنی چییە؟ ئێدە بۆ شەرمەکەی دە پێی بڵێ دیژلەمە کە زەختەکە دەفرێ و ئەگاتە 24 کە مەراقی ئەم دنیاە بەحەل لە بیت لێتاڵەکە وەک زاری مان وەقتێمەنی حکوورمەنی تێاتەقێنن بۆ خاریج کە ڕەنگ زەرد و ڕیسوا ئەبێ لە یەکەم ڕۆژی ماژا کە سایەرە پەنجارەکە بەرنامە یەکێک لە پڕبینەرترین پرۆگرامەکانی میدیای کوردیە کە بە کۆمیدیای ڕەش باسی لە دیاردەجێوەکانی ناو کۆمەڵگا کرد. ئەم بەرنمەیە ساڵی 1998 لە خاک تیڤی دەستی پێکرد و بۆ ئەو کاتە بەرنمەیەکی تەواو جیاواز بوو، چونکە ژمارێکی کەم دەستگای میدیایی هەبوو لە کوردستاندا و ڕەخنەگرتنیش لە دەسەڵات و سیستمی حکومڕانی لە میدیادا زۆر سنووردار بوو. بەڵام بەرنامە توانی هەموو ئەو ڕێچکانە بشکێنێت. ئەم بەرنمەیە لە چەندین بەڵگەی جیاواز پێکات بوو، هەر لە دیوەخانی وەی خرپاشاوە هەتا مەکتەبەکەی میستەر و شێتخانەی مەرکەزی و مرۆڤ و تەلەڤیزیۆنەکە و ژمارەیەک ئەکتەری دیار ڕۆڵیان تیادا بەرجەستا کرد. هونەرمەندان مستەفا ئەحمەد و بەرزانی قالەی خەڵوز و عومەری کەریماغا و نەرمین قادر و زاهرە عەبدوڵڵا و چەندین ناوی دیار و دەبێت ڕۆڵی دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا لە یاد نەکرێت کە یەکێکە لە بەتواناترین تەنزنووسەکان لە کوردستاندا. هەر دەفرۆشین وای دەفرۆشین وەیلێ وەیلێ هەر دەفرۆشین وای دەفرۆشین وەیلێ وەیلێ نێت بێ و مێبێ هەر ئای دۆشین وەیلێ وەیلێ بە چاپڵەی دوژمن سەرخۆشین وەیلێ وەیلێ بەس بۆ گیرفان با پارۆشین با بمرم جانان. بەرنامە نزیکەی 10 ساڵ وەستان لە کارکردن و هیچ پرۆگرامێکیان نمایش نەکرد. بەڵام دوای ئەو هەموو ماوەیە کورتسات توانی جارێکی تر ستافی بەرنامە کۆ بکاتەوە و توانی خێزانی کورد جارێکی تر کۆ بکاتەوە بە دیار شاشە ڕەنگینەکەی کورتساتەوە بینەری بەرنامە بوون. خرپاشا تەپولە و مایۆنیز بخۆ لەگەڵ شلەی تەڕەماشە ئەنجا لە مەکتەبەکەی میستەرە لەگەڵ بەرزان و عەبدوڵڵا و پێشەشتە لە بەیعەنتەرە بە مەنجەڵ و بەقاب لە ماعیلم فێر بە ڕحێ و علمی زەمانی عەولەمە. دەستی پاک ماوە تو عیب ناکەی و قسەکە بنووسە لە نەزاغەم گیان ئەوا تۆ ڕۆی من جێگام کوێ بێ ئەیوەی مستەرگیان ئەیوەی مستەرگیان دەخوا دەوامدار نەیە پێویست بە دوعا گەجەنەری مەزیح نەیاوە هەموو ڕۆژە بای کۆتە کاتە ئەو نامەردە ئارەقی کۆنی یاومەتی ها بۆیە کورە بابە ئارەقەکەی چی نییە تۆ بە قەرە زەرەوە دەهاتێ قابلە بە قەرە شەرابەن تەوری باتێ وەڵڵا بەس دیموکراسی نییە جا شاپەسن خان با من بۆ شەرە سەقەندوس خۆی لاک بەکە فایدەی نییە لەگەڵ ئەمە ئیفلاتونی حەجیم قسەی بۆ بکە ناسێ بەهینە بەگوێیە کاکە بلای نەک بە من بە باوکی منش ئەوە ناکرێت. ئێوە جاتەکانتان هیچ زمانی مێجەرسۆنە ڕۆژی 400 و 500 سیارە لەو دیوە بۆ ئەم دیویەن ئەجا یەک سیارەش نامرێن. هاکە ڕۆژێکی لیا جاتەکان هەندێک لە بینەرانی بەرنامەکە ئاماژەیان پێدا کە ئەوان ئامادەکاریان کردووە و هیواشیان خواست کە ئەم بەرنامە و ئەم پرۆگرامە بەردەوام بێت. ئێستا سەیزادایە لە خەو هەڵەزێ ئێستا سەیزادایە لە خەو هەڵەزێ
دو حزبي قوري وأيقا بزي دو حزبي قوري وأيقا بزي دلم سمداري چاو بروتا دلم سمداري چاو بروتا اگر بشمری مشکل خوتا اگر بشمری